مامۆستا زۆر جار بەڕێزێت کۆمەڵی ئیسلامی بە ئیرانیزم ناوهێنێت. ئایا تەنها لەبەر ئەوەی پەیوەندی وەکو حیزبێک پەیوەندی هەیە لەگەر وڵاتێکی دراوسێ بە ناوی ئیران، پەیوەندێکی سیاسیان دیپلۆماتی، یان کۆمەڵی ئیسلامی کار لەسەر مەذهەبی شیعە دەکە ئەوە بە ئیرانیزم ناویان دەبێت، یان خۆ ئەگەر بێت و سیر بکەی حیزبەکانی تری کوردستانیان بستنەوەی کۆنیشە پەیوەندی هەبوو بە شێوە لە شێوەکە، یان یەکگرتووی ئیسلامی پەیوەندی لەگەر وڵاتانی دەرەوە، یان هەر حیزب بە کۆی گشتی حیزبەکان خۆ ئەم مافیان هەیە پەیوەندێکی لەگەر دەرەوە و ناوە لەگەر حیزبەکانی تریان لەگەر ببوورە لەگەر وڵاتانی تر هەیان بی. ئایا ئەمە ئەم دەلیلانە مای ئەوەی مەسەلەن کۆمەڵ بە ئیرانیزم ناو بهێنی، یان زۆر جار دەبینی مامۆستا عەلی باقیریش بەڕێزیان ئەم تۆمەتە لەسەر خۆیان ڕەت دەکات و بە شێوەگەمە هیچ لەژێر هیچ کاریگەرێکی ئەم وڵاتەنینە و ئەمە قسەیەکە بۆمان دروست کراوە. یەکەم تەبعاً جیایکەینەوە لەوەی ئێرانیزم شتێکە و شیعەگەرێتێکە شتێکی تر. کورد شیعەگەرێتێکە قبوڵ ناکە. ژنا لە ساڵی 1970ەوە ئێران وەکو ڕژێم وەکو شیعە وەکو سیستەم ئیشەکە لەسەر تەشەیوعکردن. لە کوردستان لە ڕۆژهەڵاتە 5 کەس نەبوو بە شیعە، 10 کەس نەبوو بە شیعە تاکو بڵێن وڵا کورد دەبێ بە شیعە. لەبەرەوە ئیشکردن لەسەر تەشەیوع شتێکی فاشلە، ئێرانەمە ناکە. ئێمەش بۆ یاڵێن ئێرانیزم یعنی مەشروعی ئێران دێنێتە پێشەوە، ئەبێ بە ڕەقەمێک بۆ ئێران. ئێستا لەم سەروبەندەی ئێستاە کە قەسفی دیموکرات کرا برا مامۆستا عەلی باپیر لە سەر ئەشکەوتان لە بێتواتە چوو بۆ ئەشکەوتێک عەلا ئەساس خەڵوەتەگرێ، دوای برایانێکی بەڕێز بە دزیەوە ڕۆیشتن لە پشتی ئەشکەوتەکە و دوای سەریان کرد لەگەڵ ئاغای شەهلایی دانیشتووە. ئاغای شەهلایی یاوی قەرارگای ئێران بوو، دوای بوو بە سەفیری ئێران لە بۆسنە. مامۆستا حەسەن بابەکریشیان لەگەڵ بوو. دوایی مامۆستا حەسەن بابەکر ڕۆیشت بۆ کۆیە ڕەسمی دیموکراتەکانی کۆیەی گرت بە کامیرەی خۆیان، بۆی هێنانەوە بۆ ئاغای حشتری هات و بوو بە ڕەسەد لەسەری ئەوێوە لەو شاخەوە تاڕوخەکان هات بەرەو کۆیە. ئێستا ئەگەر بڵێن وڵای یەکێتی وای کردو یا فڵان وای کردو، ئەمە شتێکی خۆ معلومە ڕەسەدەوەی ئەحداسیاتی قەسفەکە هەمووی لەلای ئێران هەیە. بەڵام برا بە ڕێزەکەم خۆ ئێمە ناتوانین تفەنگ بنین بە تاریکی، ئەی بۆ نەمانوت کۆمەڵ سەر بە مالیزیایە، بۆچی کەس ناتوانێت بڵێ وەڵا مەدخەلیەکان سەر بە سعودیە نین، مەدخەلی سەر بە مخابراتی سعودیە، کۆمەڵ سەر بە ئێرانە، یەکگرتو پەیوەندی لەگەڵ تورکیا هەیە بەڵام سەر بە تورکیا نیە، پەیوەندیشان بە قووەتە لەگەڵیا بەڵام نەشبوون بە ڕەقەمی تورکیا لەناوە، تورکیاش لەوە لێیان ئیزعاجە. فەرقەکە وەکو منەظەمەیەکی یەکگرتو کە علاقەیەکی گەورەی هەیە لەگەڵ ئیخوانەکە کە لە 163 وڵاتە فروعیان هەیە و نیشتاتیان هەیە و چالاکیان هەیە، فەرقەکە مەدرسەیەکی گەورە بەرامبەر بە تەشەیوع و ئەوانی تریش ڕستاوە. بۆیە مەسەلەی ئێرانیزمەکە برا بە ڕێزەکەم سۆران عومەر، حاجی بیلال، مامۆستا حەسەن بابەکر، خەڵکانێکی تر کە هاتنە ناو پەرلەمانی کوردستانیشەوە بە مەشروعی ئێران هاتوونەتە ئەوێ. ئێمە خۆ شتێکیش نییە نکوڵی لێ بکرێت، ئەوان ناتوانن نکوڵی لەمانە بکەنەوە. خەڵکێ لەو گۆڕە ناتوانە سەحر دروستکە کە محەممەد حەکیمە یود ئێمە ناتوانین کرەی مەقەڕەکانیشمان بدەین، داوامان لە یەکێتی کردە 200 پۆلیسمان بۆ تەعین کە. ئەمە یعنی چی تۆ پێشمەرگەی قەندیلت هەیە زمانی کیمیاوی داوای لێ بکەی بۆ تکا بە پۆلیسی خۆشی. ئەمەیە مەسەلەکە، مەسەلەی ئێرانیزمەکە خۆمە تۆمەتێ نییە بۆیان دروست کرد. بەڵام لێرە نەموتووە. بەڵێ بەڵام مامۆستا بەڵام لێرە وەکو قەوسێک وەڵامی جەنابەت دروست دەبتەوە. مەسەلەن بۆ نمونە گەر کۆمەڵی ئیسلامی مەشروعەکانی ئیران جێبەجێ بکە یا خاوەنی خۆیان نەبی ئیران وەکو جەنابەت دەفەرمی وەکو داشی دامەی کاریان پێ بکە یان مەشروعەکان، ئەی بۆ نابین خاوەن مەشروع بن. یعنی مەسەلەن بۆ نمونە یەکێتیش هەر وەکو جەنابەت ئاماژەی پێ دەکەی یەکێتیش ڕەقەمی ئیران یان باش جواب بدەم سەر بە ئیران بۆچی دەبێتەوە معارەزەی یەکێتی لە کوردستان و مەشروعیشی هەر نییە. یان سەبەبەکە ئەوەیە لە ساڵی 1997 لە ئیتیفاقیەکەی ئیسلامابادی ئێرانە کە محەممەد باقر الحەکیم و جەلال تاڵەبانی ئیمزایان کرد ساڵی 1997 لەو زەمەنەوە
یەکێتی بووە بە ڕقەمی ئێران لە معادلەی کوردایەتیە کۆمەڵیش بە خەتی مامۆستا عەلی باپیر لە کاتی بزوتنەوەشە بوو بە خەتی ئێرانیزم لە ئیسلامیەکانە ئەنجا ئەم دوو خەتەکە وەختێ دێنە پێشەوە کامیان خزمەت بە ئێران زۆرترەکە ئەو منجەی ئیسلامیەکان هەتا تەنفیزی مەشروعەکەن تا اختیارێکەکەن تا شتێکەکەن یەکێتی بیستی وە ئەکا پێشەوەی ئەوە بکات یەکێتی نەوتەکەی بە خۆڕایی هەمویان ئایانداتێ فەرقەکە لەمەیە ئێران دوانی لە بەردەستایە مناڵێکی معوقی نوزە نووسکەر کە کۆمەڵە یەکێکی تری منەفیز ئەفەندم حازرم ئاغا جوون ئامادە ئەستان کاکە ئەوانەی یەکێتی لە هیچ ناگەڕێنە ئەم عایلەی خانەوادەی حەقیرەی جەلال تاڵەبانی ئەو تووتکانەی بەجێ هێشتون برا ئەوانە هەمویان لە منەفیزترن بەخوا ئیسرائیل زەلامی وای دەست ناکەوێت لە هەموو عەرەبە لەبەر ئەمانە لە 150یەکیان دا بە حەشدی وەحشی زۆنی سەوزەکەشیان هەموو دابەوان ئێستا لاهوری شێخ جەنگی مەجالەکانی هەموو کردوتەوە بۆ حیمای ئێرانیەکە 51 مەرکەزی ئیطلاعات لە ناو سلێمانیە هەیە کێ ئەمانە ئەپارێزن ئێستاژە و مەشروعە لە دیموکراتە دەن بۆی پارتی مەجبور ببێت دیموکرات بباتە ئەو بەری دهۆک کە بردێت دهۆک دووریانە خەنەوە لە خانێ دووریانە خەنەوە لە ڕۆژهەڵات ئەمان دەستیان نایانگاتێ هەروەکو کە تورکیا پەکەکەی دوورخسەوە بۆ قەندیل ئەنجا بە پارتی لە پەکەکەیدا ئێران ئێستا دیموکرات ئەباتە دهۆک دوای بە پەکەکە لە دهۆکەوە لە دیموکراتەدا خۆی کافیە بەوەندەی هەڵیان کەنێ لەوێ لەبەرەوە ئەم مەشروعە سیاسیانە ئەبێ ئینسانی موسڵمانتیایە سادق بێ ئێمە ئەمانە داگیرکەری وڵاتی ئێمن ئەمانە مخالیفی مەذهبی ئێمن مخالیفی دید و ڕوئەی ئێمن ئێمە خۆ بە هەوانتە ناڵێنەوە عایدی ئێرانە و مەشروعی ئێرانە بەڵام ئەم دوو منەفیزەی هەیە کامیان بۆ کابرای قاسم سولەیمانی باشە قاسم سولەیمانی مامۆستا عەلی باپیر ئەگەر بژمرێ خوا عومری درێژکە نایەتە سەر گۆڕەکەی بڵێ مجاهیدی بزرگ ئەغای عەلی باپیر فەرقی نەکردو لە نێوان عەرەب و تورکمان و بەڵام هاتە سەر گۆڕی جەلال تاڵەبانی وتی مجاهیدی بزرگ یعنی مجاهیدی گەورە کاکە مجاهیدی گەورەی وایان دەست نەکەوتۆتەوە لەو زەمانەی عەبدوڕەزاقی کوڕی نەهری بڵێن کوڕی شێخی نەهری کە تابعی ڕووس بوو لەو سەردەمانەوە هیچ کەسێکی وەک جەلال تاڵەبانی نەهاتۆتە پێشە داشی دامای هەموو کەسێک و ئەخیرەن سەر بە ئێران بێ